بەسەراتێکی خۆشی مامۆستا ڕەمەزان شکر بە ڕەحمەت بێ. مامۆستا ڕەمەزان لەگەڵ کۆمەڵێ برای بەڕێز لە کەرکووک بەیانیانیش هەر سەردانی یەکتریان دەکرد بۆ نانی بەیانیانش بێکەوە دەیان خوارد. ترۆژیان کۆمەڵی برا چوو بوون بۆ ماڵی مامۆستا ڕەمەزان بۆ نانی بەیانی شەنجوینی بۆ داناون. یەکێ پێ دەکەن دەزانێت قسەکە چییە. یەکێ لەو برایانەی کە لەوێ بوو وەڵا هەر بە کەوتکی شێو بە کەوتکی شێو خواردن خواردووی. مامۆستا ڕەمەزانیش سێری گوتی مامە ئەمە مێشەنجووی کردویتی مانگا نەیکردووە. ئەوە چیتە تۆ بە کەوتکی شێو خواردن کەوتیتە سەری؟ ئەمە زانی مێژەنجین دەیکا زانی بە چەندێک ئەنجای ئەڵڵا ئەوەندە دروست بووە تۆ کەوتیتە سەری ڕەحمی پێ بکە. ڕەحمەتی خوای گەورەی لێبێت مامۆستا ڕەمەزان. ئەو برا بەڕێزەش کە ئاوا کەوت بۆ سەری ماوە و خوای گەورە جزای داتەوە پیاوێکی گەلێ بەڕێزە ئینشاءالله نحسبه كذلك ولا نزكي الله أحدا. مامۆستا سامان بوو باوکت خوای گەورە بەختەوەری دنیا و قیامەتیان کە.